لە دەریای پشێوی و شەڕی ناوخۆ لە سووریا جیهان ناوی هێزەکانی ئێمەی بیست. ئەو کات من وەکو فەرماندەی گشتی هێزەکان کارم دەکرد. ئەوان 6,000 جەنگاوەری سووری ڕاستەقینە بوون. کاری زۆرمان کرد بۆ ئەوەی نەخزەینە نێو تونند و تیژی و ڕەگەزپەرستی. ماوەی 5 ساڵ بەرگریمان لە بەهاکانی دیموکراتی و فراڕەنگی کرد. بە هیچ شێوەیەک هیچ جەنگاوەرێک تەقی بە ئاڕاستی سنووری تورکیان نەکردووە. سەرباز و فەرماندە ئەمریکیەکانیش شایەتن لەسەر توانای جەنگاوەرانمان. چەندین جار بە هێزەکانم ڕاگەیاندووە پێش هەموو لایەنێک ئێوە پەیوەستن بە شەڕی دژی تیرۆریستانی داعش، چونکە ئەوان خاشی ئێمە داگیر دەکەن، گوند و شارەکانمان تاڵان دەکەن، خوێنمان حەڵاڵ دەکەن و ژنەکانمان دەکەنە کەنیزەک. ئەو تیرۆریستانە لە زۆربەی ناوچەکانی سەرزەوی هاتوون. هەمیشە جەخمان دەکردەوە سەربازانی سوپای ئەمریکی و هێزە هاوپەیمانەکانمان هاوبەشی ئێمن لەو شەڕە. بەڵام لە هەمان کاتدا میوانی خۆشەویستن لە وڵاتەکەمان. لەبەر ئەوە دەبێت زۆر هۆشیار بین بۆ دوورخستنەوەی سەربازانی سوپای ئەمریکی و هاوپەیمانانی لە ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسیەک. ئاشکراشە لە پێناو ڕزگارکردنی مرۆڤایەتی لەو مەترسیە 11,000 جەنگاوەر و فەرماندەمان کوژراون. لە گەرمەی شەڕی نەتەوەیی و ڕەگەزی کە تەڕ و وشک پێکەوە دەسووتێنێ لە وڵاتەکەمان لە سووریا، بەهای ئەخلاقی و سیاسی خۆمان لەدەست نەدا و کارمان لەسەر بنیادنانی هێزێکی ڕووخێنەری هاوشێوەی ڕێکخراوەکانی نەن ستەیت ئەکتەر نەکردووە. ڕێکخراوی قاعیدەمان ڕووخاند، هەروەها داعشیشمان لەناو برد. کارمان لەسەر پێکێنانی حکومەتێکی ناوخۆیی فراڕەنگ کردووە. هاوکاریمان کردووە لە بنیادنانەوەی دامەزراوە خزمەتگوزاریە ناوخۆییەکان بە هاوبەشی کورد، عەرەب، سریانی. چەمکی ناسنامەی سووریای دیموکراتمان وەکو چوارچێوەیەک بۆ کۆکردنەوەی سەرجەم پێکاتەکانی سووریا خستۆتە ڕوو. ئەوە چەمکی ئێمە بووە بۆ سیاسەت و چارەسەری سیاسی. چەند ڕۆژێکە ئەو هێزانەی سەرکردایەتیان دەکەم شەکەتن لە بەرگریکردن لە سێیەکی خاکی سووریا. لە بەردەم هێرشی تورکی پاڵپشت بە گروپە جیهادیەکان، ئەو ڕوبەرە کە بەشێکی پارێزراوی ئەو نەتەوانە بووە کە لە 2 سەدەی ڕابرد و ڕوبەرووی کۆمەڵکوژی تورکی بوونەتەوە لە کورد و سریان و ئاشووری و ئەرمەن. هەروەها ئێمە ئەو وڵاتە لە مەترسی میلیشیاکانی نزیک لە ئێران دەپارێزین. لە کاتێکدا زیاتر لە 12,000 تیرۆریستی ڕێکخراوی داعشی لەخۆ گرتووە کە لە ماوەی چەندین خۆناغی شەڕ دەستگیر کراون. ئەگەر وەزارەتی دەرەوەی ئەمریکا پابند بایە بە بەڵێنەکانی لە بەرامبەر ئێمە، تورکیا نەیدەتوانی ئەو ئۆپەراسیۆنی ئەنجام بدات کە ناوەڕۆکەکەی ئەوەیە لە ناوچە سنووریەکان بکشینەوە و پێگەکانی بەرگریمان وێران بکەین. بەڵام ئەوەی لێرە ڕوویدا ئەوەیە سینگڕوود بووین لە بەردەم خەنجەری تورکی. کاتێک جیهان سیستینوان لە پێشکەشکردنی هاوکاری، ئەمریکا دەستی هاوکاری بۆ درێژ کردین. ئەوەش جێگای ڕێز و ستایشی ئێمەیە. چەند ساڵێک تێپەڕین سەرۆک ترامپ باز لە گەڕانەوەی سەربازانی بۆ وڵات دەکا. ئێمە لەوە تێدەگەین هەموو مرۆڤێک دەخوازێت بگەڕێتەوە ماڵەوە، کوڕ بۆ باوەشی باوانی، باوک تا مەزروی بینینی مناڵەکانیەتی، دڵدار تا مەزروی خۆشەویستەکەیەتی. دەمەوێت بڵێم ئەوەی ئێمە لێرە پێویستمان بوو ئەوە نەبوو سەربازانی ئەمریکی لەگەڵمان بجەنگن. ئێمە ئەوە دەزانین ئەمریکا پۆلیسی جیهان نییە، بەڵام ئەوەی پێویستمان پێبوو هەمووشمان دەزانین ئەمریکا توانای هەیە. بوونی ئەمریکا گرنتی بوو بۆ چارەسەری سیاسی. ئێمە دەزانین ئەو هێز و هەژمونەی هەیەی توانای دەستپێکردنی دیالۆگی سیاسی هەیە بۆ گەیشتن بە چارەسەرێکی هەمیشەیی لە نێوان ئێمە و تورکیا. بڕوامان بە دیموکراتیەت هەیە وەک چەمک. هەروەها ئێمەش کراوین بۆ بەبنەماکردنی هەر پرۆژەیەکی دیموکراتی. بەڵام ئێمە کاتێک ڕوبەڕووی ئەو هێرشە و مەترسی کۆمەڵکوژە دەبینەوە، بژاردەکانمان تاوتوێ دەکەین. ڕەنگە ناچار بین چاو بە هاوپەیمانیەکانماندا بخشێنینەوە، چونکە مەترسی داعش هێشتا ماوە. هەروەها زیندانیەکان و کەمپەکانیشیان بریتین لە بۆمبێکی تاقیید کرا و نازانین کەی بە ئێمە و جیهاندا دەتەقنەوە. لە ژێر سێبەری مەترسی ئەو کۆمەڵکوژەی ڕوبەڕووی گەلەکەمان دەبێتەوە. بەهۆی هێرشی تورکی پێدەچێت رووسیا و ڕژێم بیرۆکە و پێشنیاریان هەبێت بۆ ڕزگارکردنی گیانی ملیۆنان کەس لە گەلەکەمان. بۆیە ڕەنگە ناچار بین
ئاڕاستەمان بەرەو دیمەشق و مۆسکۆ بگۆڕین. ئەگەری شەیە دەستبەرداری هەندێک لە مافەکانمان بین، بەڵام کاتێک دوو بژار دەد لە بەردەم بێت لە نێوان کۆمەڵگوژینەتەوەیی و دەستبەرداربوون لە هەندێک ماف، بەدڵنیاییەوە ڕزگارکردنی گەل لە کۆمەڵکوژی باشترینە. هەوڵ بۆ سووریایەکی دیموکراتی نوێی بێکێشە دەدەین کە پەیوەندی باشی لەگەڵ وڵاتانی جیهان هەبێت. هەر ئەوەش هانی داین هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا بکەین، بەڵام پاراستنی گەل هەمیشە لە سەروی هەموو شتێکەوەیە. ئێستا سووریا چەند ڕێگەیەکی لە پێشە: شەڕی خوێناوی نەتەوەیی نوێ یان داهاتوویەکی پارێزرا و چارەسەری سیاسی. ئەمەش لەسەر بڕیاری ئەمریکی دەوەستێ. کشانەوەی بێچارەسەر دەبێتە هۆی شەڕ و کوشتن و وێرانکاری زیاتر، بەڵام مانەوەی بەگرنتی دەبێتە هۆی چارەسەری سیاسی. بڕوامان بە سووریایەکی نوێی دیموکراتی هاندەری بنەڕەتی بوو کە وای کرد هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا بکەین، بەڵام ئێستا ئێمە بێ ئومێد بووین بەهۆی ئەو هێرشە دەڕەندانەی گەلەکەمان ڕوبەڕووی دەبێتەوە. هەر ئەوەش کاری لە پێشینەمان دیاری دەکات بۆ بەرگریکردن پێش بیرکردنەوە لە هەر شتێک. مەزلوم عەبدی، فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات.